شارەزایانی سیاسی دەرەوە دەڵێن پەیوەندی تەلەفۆنیەکەی جۆ بایدنی سەرۆکی ئەمەریکا لەگەڵ ڤلادمێر پوتنی سەرۆکی ڕوسیا هەندێکە دوای ئەوەی باسی لە کێشەکان کرد لە کاتێکدا بەدوای خاڵی هاوبەشدا دەگەڕا. زیندانیکردنی ئەلێکسی ناڤالنی سەرکردەی ئۆپۆزسیۆنی ڕوسیا دوای گەڕانەوەی بۆ مۆسکۆ و ژەهراوی بوونی هەزاران ڕووسی هێنایە سەر شەقامەکان لە شارەکانی سەرانسەری وڵاتدا. کۆشکی سپی دەڵێت جۆ بایدنی سەرۆکی ئەمریکا لە پەیوەندیەکەیدا لەگەڵ ڤلادمێر پوتین سەرۆکی ڕوسیا ئەو مەسەلەی ووروژاندووە و ئەمریکاش بەردەوام دەبێت لە بەرزکردنەوەی ئەم پرسە لە هەموو ئاستەکاندا. هەروەها ناڤالنی لە بیرۆکەی ئەنتۆنی بڵنکنی وەزیری دەرەوەی ئەمریکادا بوو کاتێک بە پامنێرانی گوت جێگەی سەرنج و سەرسوڕمانە کە مۆسکۆ چەند نیگەرانە سەبارەت بە یەک پیاو. سەرڕای ڕەخنەکانی ئەمریکا لە مامەڵەکردن لەگەڵ ناڤالنی پوتین ستایشی درێژکردنەوەی 5 ساڵەی ڕێککەوتنی نوێی دەست پێ کرد. ئەمەش چەند ڕۆژێک پێش کۆتایی هاتنی ماوەی دوایین ڕێککەوتنی کۆنتڕۆڵکردنی چەکەکانی ئەمریکا و ڕوسیا دێت. پسپۆرانی دیکە گوتیان زۆر گرینگە بۆ ئەمریکا و وڵاتانی تر کە قسە لەسەر ناڤالنی و پێشلکاریەکانی تری مافەکانی مرۆڤ لە ڕوسیا بکەن، بەڵام نابێت زۆر چاوەڕێی بکەن دوای ئەو دوودڵیەی دۆناڵد ترامپی سەرۆکی پێشوو بۆ ڕەخنەگرتنی ئاشکرا لە پوتن. تەنانەت لە کاتێکدا بەڕێوەبەرایەتیەکەی چەندین ڕێ و شوێنی توندی بەرامبەر ڕوسیا گرتەبەر. شارەزایان دەڵێن بایدن بۆ 4 ساڵی داهاتوو ڕێچکەیەکی نوێ دادەنێت.